من سەدان نامەم بۆ هاتووە دەستخۆشیمان لێکەن بیزنسمان ئەڵێ ئەم شەو منەتوانم بخەوم حەزی شەکەم ئیمتیحانمان کەن مراقب بن. لە یەکەم تاقیکردنەوەدا دوای ئەو لێدوانەی پاڤەڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کورتسات نیوز پەیوەندی کرد بە پۆلیسی سلێمانیەوە بۆ وەرگرتنی ئاماری ڕووداوەکان. لە ئامارێکدا ئیجراعەتەکان لە 25 تەمموز تا 7 ئاب بەم جۆرە بوون. زیاتر لە 118 دەمانچە 7 چەکی کلاشینکۆف 3 ڕوومانە 20 بۆ 25 ئۆتۆمبیلی بێسەرەتا کە شۆفێرەکانیشیان بێناسنامە بوون 120 ماتۆرسکیل کە خەڵکیان بێزار کردبوو 200 فلاشەری ئۆتۆمبیل دەستیان بەسەردا گیراوە لەگەڵ لێکردنەوەی 3235 لەزگەی جامڕەش سەرەڕای ئەوانەش 1439 بەڵگە و پشتگیری و نامەی لێپرسراوان پوچەڵ کراونەتەوە. بڕیارێکی گشتگیر و بڕیارێکی بەهێز پشتی هێزەکانی ئێمەی گرتە بوو کە ئەفسەرەکانمان ئەیانتوانی لێپێچینەوە لەگەڵ هەموو کەسێک بکەن بڕیاریان نابوو کە هیچ نووسرا و پشتگیریەک نەخوات ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی کە بتوانین هەندێک لە تاوانەکان کەم بکەینەوە بتوانین ئەو چەکە زۆرش کە بەدەست خەڵکەوەیە هەر نەبێت دەستی بەسەرا بگرین و لێپێچینیان لەگەڵا بکەین. سەرانە وەرگرتن و هەڕەشە و چوونە سەر بازرگان و خاوەنکارەکانیش بە جۆرێک کەم بۆتەوە کە نزیک بۆتەوە لە خاڵی سفر. پێش 25 حوتەوە ئێمە شەوانە لەسەر نار جۆمان لە تەقا بوو لە گەڕەکەکان جۆمان لە تەقا بوو هەڵیان کوتایە سەر ماڵان خەڵک هەندێک کەس ناڵێم هەموو کەسێک ئەوانەی کە خۆیان مخەوەل کردو بە هەڵگرتنی چەک و بە جام ڕەشکردن و بە هەڵکوتانە سەر خەڵک ئەوانە ئێستا تۆ توانی لە خەڵک بپرسی ئایا گوێبیستێ و تەقەیەن هەڵکوتانە سەر خەڵکی ماوە ئەم ڕووداوانی نزیکردن تاوانگەرن کوشتن بڕێکی زۆر باش کەمی کردەوە بگە هەر زۆر کەم بۆ تەوانێ لە چاو پێشترەکە هەبووە و هەر سەراوەنەگرتە لە زۆرشی شارە بەرەوپێشت و ئارامی زیادە باڵێکێشا بەسەر شاری سلێمانیە. هێشتا هەست کەسێک بیکات هەست لایەنە بیکە پێمان باشە بڕوا ناکەم هیچ لایەنێکیش دژیەوە بێکامە بکرێت ینی سیاری جامڕەش نەبیان خاڵی پشکنین نەبێ قەرار ئەمە بڕوا ناکەم ئێمە لەم شارەژین بڕوا ناکەم هیچ لایەنەکە بە دژیەوە بێ. تا چەند خەڵکی سلێمانی پەرۆش ئارامی شارەکانەوە هەموو کەس هیوای ئارامیە لە شارەکە کاری بشەوی خۆش نێشێکی ناخراپە. ئێستا چۆگەی هێزەکان بە مشتەرێکی تاکە خەڵکی پێدی بەڵام نەهەڵی ناگرێت نایۆری هەڵیگرێت. لە ئێستادا هێزەکانی ئارامی شار پاڵپشت بەو پشتیوانەی کە لەلایەن قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان و پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکەوە لیان دەکرێت دەستکراوەترن و بێ هیچ ڕێگریەک بە زوویی ئیجراعەتەکان لە جێی خۆیدا دەکەن و کەسی تۆمەتبار ڕوبەڕووی دادگا دەکەنەوە بەوەش ئاسوودەیی زیاتر بۆ هاوڵاتیانی سلێمانی گەڕاوەتەوە. هێمن قادر کورتسات نیوز سلێمانی.